چیرۆکی سەرکەوتنی کەسێکمان بۆ بژێڕەوە. مثلا یەک لەوانە ئەمە زۆر لێ نێزیکم مثلا ئەیام ئەکرەم بووە مثلا شەمۆ ئەیام ئەکرەم بووە کابرا کەسێک بووە لە مناڵیوە قوربەسەری هەر بە عەزابی و بە سلووخچیاتی و بە هەتا گەیشتا و فترێش هەموو زانیم چەند عەزابی چێشایە هەتا خۆی گەیاندە ئەو ڕۆژەی. با هەمومان بینەری هونەرمەند فەرەیدوون بین بەڕاستی چیرۆکێکی کاریگەر دەجێڕێتەوە. برادێک وتی حەزم لە مریشکی برژاو بوو چوم لە بازار لە فڕنەکان شەوایەکان بیستم داوای مریشکی برژاو بکەم بەڵام دیار بوو مریشکەکان مابووی ببرژێ. وتی پیان وتم کەمێک چاوەڕێ بکە تا ئەبرژێ. وتی لای فڕنەکەەوە وەستام کابراایەک هەژار بوو بە جلوبەرگیا دیار بوو کەم دەرامەت بوو کابراایەکی پیر. وتی هات پرسیاری کرد لە شاگردەکە وتی مریشک بە چەنە مریشکی برژاو. وتی بە 10,000. وتی دەستی کرد بە گیرفانیا سەیری کرد 10,000ەکە تەواو ناکە چوە ژوورۆ بۆ لای خاوەنی چێشخانەکە. وتی ئەتوانم مریشکێک هەرزانتر و سووکتر بەرم. کابراش کە بینی کابرا پارەکەی بەدەستەوەیە و فەقیر حاڵا وتی دەستی کرد بە گیرفانیا مۆبایلەکە وتی خاڵە یانێک دەقێسە جواب تێمەوە. وتی چوو ئەولا و وتی بەڕاست بە حساب تەلەفۆنی وهاتووە قسەی کرد. کابرا ینی هەر ئەگەشایەوە بەڕاست لەخوا بەزیابێ ئەلحەمدولیلا زۆر مەمنونم لەخوا بەزیابێ. کابرا مۆبایلەکەی داخستەوە و دەستی خستە سەرشانی کابرای فەقیر. وتی پێوقەیەم زۆر بەخێر بوو لەبەر ئەوەی خەبەریان ناپێم کە خێزانم خوا دوو مناڵی جوانی پێبەخشیوین بڕۆ هەدیە من بۆ تۆ مریشکێکە بەوەسی خۆت کام مریشکە قورسە بیبە. پارەی لێ نەسەن کە ڕۆژت شاگردەکە ساحیبی چێشخانەکە ناسێ. وتی قوربان بەڕاست مناڵتان بووە؟ وتی نەخێر من مناڵمان نەبووە بەڵام خۆم ئەمەم دروست کرد. وەی کابرا هەز بە کەمایەتی خۆی نەکە هەز بە نەقز نەکە حەزم کرد دڵی ئەو خۆشکەم. کابرای شاگرد لەگەڵ کابرای دەرەوە کە ئەیگێڕایە بە وتی هەردووکمان دەستمان کرد بە گریان. زۆر هەیە بەس ئەوەی کە من زۆرم خوێندیتەوە لەو کاتەیە ئێستا کە ئەنتەرنێت و ئەو شتانە پێیا بووە زۆر ئەو شخصیاتانە هەیە کە لە هیچەوە ئێستا هەموو بوونەتە ملیۆنێر. بە فکرم دێ فترێک لەمە پێش ماوەیەک لەمە پێش خوێندمەوە کابرایەک پارەی ڕۆژنامەی نەبوو بکڕیتن منداڵێک ڕۆژنامە نووس فرۆش بوو ڕۆژنامەکەی بە بەلاشدایە و پاشی 3-4 ساڵ دیسان ئەو کابرایە پێویستی بە ڕۆژنامە بوو دیسان نەفسی منداڵ تۆزێک گەورەتر بووستیان ڕۆژنامەیەکی بە بەلاشدایە وی لێ هات ئەو کابرایە بۆ ملیادێر. هەرستا گوتی دەبی بچن بگەڕێن ئەو ڕۆژنامە فرۆشەیم لە بۆ بینەوە چەندەها مانگەڕان دیتیانەوە هینای گوتی دەمناسی و گوتی ئازۆر چاک دەدناسمەوە. گوتێ من چێمە گوتێ من 2 ڕۆژنامەم بە بەلاش دایتە تو گوتێ سام ملیادێرم چت دەوێ گوتی هیچم ناوێت کورا چت دەوێ بدەمێ چت دەوێ پارە ئەوە گوتی هیچم ناوێت. ئەوە زۆر معزیب بووم بەو شتەی.